ئاخیزیان وەختتان و خێر ئومیدوارم کە ساق و سەڵامەت ون. ئۆکتۆبرە کۆتایی وە ڕووداوگەلێک کە ئەوێتە جێگەی سرنج و تێڕامان و وەستان. بەردەنگ من و مخاتەب من یارانە ئاخێزە و کەسانێکە کە لەم سەرزەمینە گەرەکیانە هەڵسوکەوتێکی بە پێچەوانەی مۆدە سەردەم بکەن. تەی ڕۆژگەر لە ڕابردوو کۆمەڵێک اتفاق کەوت کە ڕەبتی هەست بە منتەقەی و قەومی کریاگە کورد. یەک، ئێمە شاهدە مزاحرات و تەزاحورات معلمین و مامۆستایان بووین لە زۆنە سەوزە. ڕۆژە شەمبە و یەکشەمبە بانگەوازیان بۆ کردبوو و حزورێکی هەزاران نەفەری لەلایەنە مامۆستایان لە ناو شەقامەکانە سلێمانی و شارەکانە تر ڕوویدا. لامان کات مەرگە تاهرە خەلیلی بوو بە دەستاویزە نەمایشگەلە جەریاناتە منتەسەب بە کورد، جەریاناتە بەرساختە. بەرساختە یعنی تۆ شتێکت لە جێگەیەک و بۆ دروست ئەکەن. سازەندە یعنی تۆ خۆت شتێک و دەست خۆت ئەسازی لە تەیە فەرایەندێکە، لە تەیە پرۆسەسێکە تۆ شتێک بەدی دێنیت. دەرنەتیجە وەختی شتێک خۆت دروستی ئەەکەی ئەتوانی گوزارشە لە 0 تا 100 بەی. وەلی وەختی دائیمەن شتێکە بۆ دروست ئەکەن و ئەکەویتە ناوە گەردەلوولێک، اتفاقێکە بۆت ئەکەوێ ئەمەسە بەشێکی فرە لەوەی کە ناوێ خەڵکی بیزانێت ئیشاری تۆ و دائیمەن لە جێگەیەکە دەست پێ ئەەکەین. ئەمەی کە یارانە ئێمە بە تایبەتی کەسانێک کە لەم حەوزە چاودێری ئەکەن کۆمەڵێک فیلم و شتیان بۆ من هەناردە بوو و داوایان لێ کردبوو کە ئێمە نەزەراتە خۆمان دەرەم بارە بدەین. ئەمە من سەبرم کرد تا واکۆنشەکان و دەراوێشتەکان و ڕیاکشنەکانە ئەنچێکە پێی ئێژن فەزای مەجازی لە ئاحادە خەڵکە تاکو تەریاکریا و دەربکەفێ بزانن. ئەوەی کە لە عەسرە حازر ئێمەمانان تەهدید ئەکات تەنیایی نییە. ئەوەی کە لە عەسرە حازر ئێمەمانان تەهدید ئەکا ئەتۆمیزەبوون و ژیان ئوردوگاهی نییە. ئەوەی ئێمە تەهدید ئەکات نەبوونە ئەزموونێکە کە بتوانێت لە دنیای جەدید بەهۆی تەکنۆلۆژیەکە تێی کەوتگین و نەزمە جەهانیە کە دروستکریاگە ئێمە تەوانە وتنە چیرۆکێکمان نەبێت کە یەکتریمان بە یەکۆ بلکێنێت. ئەمە خەتەرە. جا من ئەڕۆمە سەر ئەم مەسئلە و لەسەر ئەم مەسئلە ئەویسم تا یاران بزانن چه خەورە، بزانن ئێوە ورد و دەرستان لەگەڵ پەدیدەیەکە ڕوبەڕوون. کەم نیەن ئەوانەی چ شێت ون، چ سرنج ڕاکێش ون، چ لە جنس مەردم ون، وەختی گەرەکیانە دەرمەوردە حکوومەتە هەرێم قسە بکەن کۆمەڵێ جمێن ئەدەن وەکو فازڵاوەکانە کەرایەتیە کوردایەتی مەسەڵەن لە ئارام ئەحمەد و گرتگە تافرەیەک لەمانە لەگرا چه اتفاقی کەوتگە بۆ ئەم ئینسانە ناتوانێت ئەوەی وا لە ناوت دڵیا بێرێتە سەری زوان، بۆ ناتوانێت چیرۆکە خۆی تعریفکە. ئێمە ئەوەی ڕەوابتە ئینسانیمانە ناوی چیرۆکە. من کە گەرەکمە خۆم پێناسە بکەم چیرۆکێکم لە خۆم هەست. من کێم کوڕە کێم لەکوێ لە دایک بووگەم دنیا چۆن ئەوێنم، چ بەسەر هات و چ نەهامەتیەکم دیگە چ خۆشیەکم چاو پێ کەوتکە ئەواتفە خۆم ئێژم، دەردەکانە خۆم ئێژم. ئەمە نەوێت و چیرۆکە من. تۆ حتا وەختی عاشق ئەوی چیرۆکێکت هەست بۆ کەنیشکێک یا تۆ کەنیشکێکی بۆ پیاگێک. من کێم چۆنم دنیا ئەوێنم لە کامە مەقتەعا کەی من دڵمنیا گرەوە تۆ چه اتفاقی کەوت کە من حەزم بە تۆ کرد. تەمامە ئەوانەی کە ئەڕۆن و ئەکڕوزێنۆ دلیلی ئەوەسە کە کەنیشکەکە خۆشی نەهات کە لە چیرۆکە ئەمان حەزی پێ ناکە.
بۆیە دائیمەن شکاتەکە تۆ بۆ من نابیسی، بۆ ئاوڕێ لە من نادەیتۆ، بۆ بێ بەزەید، بۆ بێڕەحمی، بۆ دەردە من ناوێنی، بۆ سووتانە من ناوێنی، بۆ کوڕبزانە من ناوێنی. یەکێک لەو دیاردانەی وا ئێمە دائیمەن وتمان دیاردەی خەتەرناکێکە لاڵکردنە مردم بوو. کاکە گیان تۆ خەڵکێکە دروست کردگە تەواوە مێشتی داتەکێنی 300 وشەیتیانیە، چوە زوانە سۆرانی، چوە زوانە موکریانی، چوە زوانە جافی، 300 وشەیتیانیە. ئەم ئینسانە چیرۆک پێویستی بە وشە هەست، چمک هەست، پێویستی بە دروستکردن ڕستە هەست تا تۆ بتوانی بەسەرهاتە خۆت یا ئەوەی کە خیاڵی ئەەکەی بێریتێ سەر زوان. وەختێ تۆ کە ڕستەکەیت نەوێت هیچ شێک ناتوانی گزارش بێدە. نەتیجەکە ئەوەی کە کابرا تێتە پشتە دووربین جمێن ئەداوە خانەوادەی تاڵەبانی، جمێن ئەداوە خانەوادەی بارزانی، خولاسەیشی ئەکاتۆ لە یەک سری فسادە ماڵی و فسادە جنسی کە تۆ بوو بە بن پوڵ مادەی خۆت خەریکی پوڵ ئەدزی. ئەمە ئیتر هیچێکی تری نییە. ئەم مشکڵە لەکوێوە بەرزەوێتۆ؟ لە ئینقیتاعێک کە تۆ بە عنوانە مرۆڤێک یەک زەمانێک هیچ دوژمنێکی سیستەماتیکە نەبووگە، لەبەر ئەوە نەبووگە بە ئەزمون بۆ تۆ. بزانە بە کەسێک ئێژن وەحشی کە هیچ فەرهەنگێکی نییە. فەرهەنگ چییە؟ فەرهەنگ کۆمەڵێک شتی، کۆمەڵێک تەمهیدات، کۆمەڵێک ئوموری پەیداکریاگن کە تۆ توانە ئینتقاڵە بەجیل داهاتوو هەست. مەسەڵەن ئێمە ئەزانین چۆن پەنێر دروستکەین، ئێمە ئەزانین چۆن خۆراکە خۆمان بەدەست بێنین، ئێمە ئەزانین شیربی کوڵێنی، تۆزێ هەوێنی لێ بدەی ئەوێ تۆ ماس ئەزانین ماس بکەینە ناو مەشکە بیکێزین، کەرەی لێ ئەکەوێت و ئەزانین تۆزێ خوێ لێ بین، دۆی لێ تێتە دەرەوە. ئەمە بۆ خاتر چییە؟ بۆ خاتر ئێمە شیر فاسە دەوێ تۆ بتوانی مەحسوڵە شیر بێڵی تۆ، بۆیە تۆ کەشکی لێ دروست ئەەکەی، بۆیە تۆ دۆینی لێ دروست ئەەکەی، بۆیە تۆ شەلەمینی لێ دروست ئەەکەی. باعث ئەوێ تۆ بتوانی ئەمە ڕاگریت. دەورانێکا کە یەخچاڵ نییە، دەورانێکا کە بەرق نییە، تۆ بتوانیت ئەمەی کە ئەتوانی و ئەم بەڕووبوومەی کە ئەتوانی بەدەستی بێنی ڕای بگری. ئەمە پێژن فەرهەنگ، پێژن ئەزمونێک کە ناو فەرهەنگەگرێ. ئێمەی کورد تەجروبەی دوژمنە سیستەماتیکمان نەبوو. هەر کەسێ پەلامارە وڵاتە ئێمەی ئەدا چەتەگەریە کرد، گەرەکی بوو بێت شتێ بوات 4-5 شەقی لە 4-5 تایفە ئەخوارد و نێتوانی بێت بەرەو. دەورانە متەئەخر، دەورانێکە کە تۆ توانە مۆبالایزکردنە هێزە گەورەت ئەوێت، تۆ توانە فەرکارێک پەیاکەی. بزانە حتا 100 ساڵە ڕابردوو ئێمە کەسایەتیمان نییە کە 100,000 ئینسان کەوتوێتە شوێنی. من تێمە سەرە ئەمە. پس ئەزمون مهمە. ئێمە بێ ئەزمونین و ئەزمون بۆ ئێمە دروست ئەکەن. کەواتە وەختی تۆ بە کەسێکێژی بەڕبەڕ، وەختی بە کەسێکێژی وەحشی، یعنی کەسێکە هیچ میراتێکی نییە، هیچ مێژوویەکی نییە، هیچ فەرهەنگێکی نییە، دائیمەن سەر لە نوێ دەست پێیەکاتۆ. جا تۆ کە دائیمەن سەر لە نوێ دەست بکەیتۆ، ئیشی بزانی لەناو حەگبەتا چی هەست. ئەم سەر لە نوێ دەستپێکردنەی ئینسانێکی بێزەمینی، بێمالکیەتی، بێماڵی، بێکەرەستەی بەرهەمێنان چی لێ ئەخولقێنێت؟ ئەمە داستانێکە و من گەرەک مەیسە و ورود بکەمە ناوە ئەم داستانە لە قەندیلە سەربەرزەوە. پس ئێمە زانیمان هەرچی شتە چیرۆکە، هەرچی شتە چیرۆکە لەم دنیا. ڕەوابەتە ئینسانی چیرۆکە. تۆ دائەنیشیت هەڵقەیەک تماشاکەی تورکی چیرۆکە، تۆ دائەنیشی هەڵقەیەکی ئێرانی و سریاڵێکی ئێرانی تماشاکەی چیرۆکە. چیرۆکێکیان بۆ تۆ موساگە حەولە مێحوەرە چەندین چێهرە و داستانێک و ئەوەی کە ڕووداوێ خەریکە ڕوو ئەداوە تۆ دائەنیشی لە چێهرەگەرە مختلف ئەم ڕووداوە تەعقیبەکەی.
چیرۆکە. کاکەیەک ئەم فیلمەی بۆ من هەناردەگە پێشووتر من فیلمەکە لێدەم، بعد کۆمەڵی تەوزیحاتی داگە، بعد فیلم دووەمی هەناردەگە، بعد تێمە سەرە مامۆستایانیش و بایکۆتە مامۆستایان. ئەوەی هەر بە کۆڕاڵ دەڵێنەکە أنا بقرر لي بە شاعیر و بە نووسەر و بە خانەخوێ و بە میوان و بە تێکڕایی أنا بنحزم كذا همو ما ديليني مامۆستا جانیەت کانم ببێتە يعني یەکێک بەرنامەکەی دەست پێ بکەن ڕابەر ئەوەی کە پێی ئێژن گۆرانی بێ چاوش، هونەرمەند، نخبە، دیاری، کەسایەتی دیاری، زەخیرەی هونەری، ئەمەی کە پیان دەریاگە لە کاورای حەیران بێژە 100 ساڵەوە گرتگە تا ئاغای گۆرانی بێژێک کە خەڵکە مەهابا لە ناوەکەیم لەبیر چووگە. ئەمە تەنیا ئەمتیازێک کە بووی ئەوە بوو ژنە زەریفێکی بوو ئەی وردە ئیقلیمە کوردستان نەمایشیەدا لە کلیپەکانە. پێم وا بوو سەلاحە، نازانم کیان پێوت. دقيقة كابي دنجي بكيو دوستين وروح باكي هم الشيطان بسايبات ما مصار وتیان دوای قرموقاڵە دەقیقەیەک بە پێوەڕا ئەوەستین بۆ گیانی پاکی تەمامی شەهیدان و مامۆستا تایرە خەلیلی. خۆ بیسە گوێ بدەین ئەو کەسەیە ئەم ویدۆیی بۆ من هەنارگە خۆی خەڵکە سەردەشتە.
ئیستا ئەو معرەفیەک لەمانەیەکە ئەمانە کێن کە خەریکن لە قەندی لە سەر بەرزەوە ئەخوێنن. کاک پەیمانجان شەوت باش، باشی بۆ قوربان خانەوەدە باشن، هیوادارم لەش ساغ و تەندروستی. کاکەوە گرتە ویدیۆیەکە لە شاری سەردەشت دوای مەرگی تایری خەلیلی، دوو شەو دوای مەرگی تایری خەلیلی هەرچی جاش و مەجووشە کۆبۆتەوە بە شاعیر و بە گۆرانی بێژ و لۆتیەکانی جاشی جەمهوری ئیسلامی و لە ماڵە گەورە جاشێک بە ناوی حەسەن ئاغای شینوێ لادەیە کە سەر بە شاری سەردەشتە. ئیترەوە گۆرانی هێزی پێشمەرگە نابەزێ و لە قەندیلی سەر بەرزەوە دەڵێنەوە و یادی تایری خەلیلی. ئەوە بۆ چاواشەکردنی خەڵکێکی زۆر سەرسامە بۆ ویدیۆیە، دەست بە دەست دەگەڕە لە ناو خەڵکدا. پێم خۆش بوو جەنابیشت چاوێکی پێدا بخشێنی و گوێیەکی لێشل بکەی و ڕاو سەرنجی خۆت بڵێی سەبارەت بمە. سڵاو ڕەزمێ بۆ خانەوادە تێ. خب ئەمە داواکاریە ئەو کەسایەتیە کوردە بوو. 24 ساعتی پێ ناچێت ئەم ئاغایانە لە قەندی لە سەربەرزۆ و 1 دقیقە بە پێوە بوێسین بۆ شەهیدان و بۆ تایرە خەلیلی. 24 ساعتی پێ ناچێت ئەمە بە فارسی ئەدەنە دەرەوە هەمان کۆڕە. فداکار، بصیر و هوشیار از جمله هنرمندان و افراد فرهیخته و آگاهی است که در راستای اعتلای نظام اسلامی نیز تلاش‌های زیادی انجام داده‌اند. حقاً از هنرمندان راستین ایرانی جز این انتظاری نمی‌رود. در این میان کسانی بودند که برای به زمین زدن انقلاب اسلامی و ملت بزرگ ایران اهم از کرد، لور، بلوچ، فارس و آذری فتنه‌ها و توطئه‌های زیادی انجام داده‌اند. متاسفانه گروهک‌های کردی معاند نظام نیز در راستای عدم اتحاد ملت و مردم دست به فجایع انسانی زدند و از هر گونه مسیری برای این هدف پلید استفاده می‌کنند. اخیراً ما و جمعی از هنرمندان و هنردوستان انقلابی مناطق آذربایجان غربی و کردستان مراسمی تحت عنوان شب شعر و هنری در شهرستان سردشت برگزار کردیم که هدف و منظور از برگزاری چنین مراسمی دور هم بودن اهالی هنر بود و در این مراسم آهنگی اجرا کردیم که مورد بهره برداری و سوء استفاده گروهک‌های ضد انقلاب و خارجنشین قرار گرفته است. لذا ضمن براءت از هر گونه خطره و فتنه دشمنان نظام جمهوری اسلامی ایران، جمع هنری کردستان فقط پایبند به خون شهداء نظام مقدس جمهوری اسلامی ایران هستیم و هر گونه توطئه دشمن را در این خصوص مقابله کرده و اعلام براءت می‌جوییم. منظور ما از پیشمرگه و شهید در مراسم اخیر که در سردشت برگزار کردیم فقط و فقط پیشمرگه‌های خلق مسلمان و شهدای کرد نظام جمهوری اسلامی ایران بوده و غیر از این نیز نمی‌باشد. اوکی ئەمانە ئەلان بەراەتیان کردگەوە ئێژن کۆمەڵێک گروهەکە خارج نشین لە ڕاستای ترازاندنی یەکێتیە خەڵکە ئێران و سوء ئەستەفادەیان کردگە لەو کۆڕەی وا ئێمە گەڕاندگمانە. ئێمە ئیلتزامەمان بە خوێنە هیچ شەهیدێک کە خوێنە جمهوری ئیسلامی و شەهیدە جمهوری ئیسلامی نەوێت نییە. منزوریشمان لەوێ پێشمەرگەی موسڵمان یعنی جاشە سەپای پاسداران بووگە کە بۆ دەوڵەتی ئێرانی کوژیاگە. ئەمە واکنشگە لە جۆرا و جۆری دروست کرد. مهمترین واکنش لە لایەنە ئەندامانە ئەحزابە منتەسەبە بە کورد بوو کە گویا ئەمانە لە ژێر شکنجەی جمهوری ئیسلامیە وادارە بە ئەم کارە بووگن
وای جمهوری ئیسلامی چەندێ سەرکوب گەرە. سوال گەورە مەسە جمهوری ئیسلامی سەرکوب گەرە. بزانن ئاغای مهدی خەلەجی فرە لەسەر ئەمە ئەوێسێت کە دەوڵەتە ئێران و جمهوری ئیسلامی حکوومەتە پەسا تۆتالیترە بە تەقلیدە لە واسلاف هاڤل لە کتاوە لە مەقالەیە Power of Powerless، یعنی قدرەتە بێ قدرەتان. واسلاف هاڤل کە بعدەن بوو بە ڕئیس جمهورە چێک لە دەورانە اتحاد جەماهیر شەورویە کە تەماشای خەڵکە چێکیە کرد شتێکی نووسابەناوە Power of Powerless. واسلاف هاڤل ئێژێت سەوزی فرۆشێک و بیر چاو خۆتان بێرنەوە دوکانێک ئەکاتەوە لە چێکۆسلۆڤاکیا کە سەوزە بفرۆشێ، بەڵام لە پشتخوانە دوکانەکەیە کە پوڵ لە خەڵکی سێنێ لە ڕاسەری وە لافیتەیەدا ئەنێ ئەنووسێ کرێکارانە جیهان یەکگرن. سوال لە خۆیەکە ئەژێ لە ناو سەوزی فرۆشیە لافیتەیە کرێکارانە جیهان یەکگرن چه مەحەلێکی لە عێراق هەست؟ ئایا ئەم کاورا کە ئەم مەیلەوێ دانیاگە خۆی ئەزانێ کرێکارانە جیهان یەکگرن یعنی چی؟ ئەی ئەوانەی وا ئەڕۆن سێو زەمینی و پیاز و کەرەوز و ئەوانە بسێنن چی؟ ئەوان ئەم لافیتە ئەخوێنن بۆیان مهمە کە کرێکارانە جیهان یەکگرن یعنی چی؟ ئەسڵەن سەرنجەی ئەدەن جواب بدات و ناوانیە. ئەی ئەو کاورا ئەم لافیتە بۆ دانیژێ ئەو کاورا بەر لەوەی حاکمیت بێت بیگرێت تێ هەڵبدا و بێژێ تۆ خەریکی لە کانونێکا و لە جێگەیەکا کاسبیەکە دانیاگە خەڵکە و جۆعی پێیەکەن ئەلەیهە ئێمە و زدە ئێمە قسەکەی ئەو بەر لەوەی ئەوان ئەم قسە بکەن لە ڕاستای ئیدئۆلۆژیە حاکمیەتا کە ئیدئۆلۆژی کۆمونیستی سۆسیالیستیە لافیتەیەکدا ئەنێ ئاوە. ئێژێ لە ئەسڵا ئەم لافیتە ئەمەسە کە حاکمیەت من حەد خۆم ئەزانم لە تۆ ئەترسم و کارێک ناکەم تووڕەیەت تۆ هەڵسێنم. بەڵام ئێژێت حاکمیەتیش ئەمەی پێخۆشە چون بلەخەرەم ئەش ئینسانێکە و بە منزلەت و شەرەفە ئینسانی بەر ئەخوا بنووسێ حاکمیەت من لە تۆ ئەترسم. ئێشە شتێک هەڵبژێرێت کە هەم بەیانەکە بگەێنێت هەم تۆزێک تەماوی بێ خەڵک بە سراحەت نەزانێ مەکابرایەت ترسە زاورێکە. وەکو خولەسەنگاوی بوو وتی خەڵکە هەرێمە کوردستان نەجیم نییە ترسە زاورە و ترسیاگە. سوالە گەورە ئەمەسە ئەو مردمەی کە لە ناوت درۆوە ژیان ئەکا لە نەزەر ڤاسلاف هاڤڵ تۆزێ شەئن و منزلەتە ئینسانیشی هەست پێی بەرەخوا پێی بێژن تۆ بێژە گوم خوارد. سوالە گەورە ئەمەسە لە جامعەی ئێمە بۆ کاورایە لۆتیە چاوشە هەڵۆخەر نووسەر و شاعر و ئەدیب پێی بەرناخوا خەڵک لە خیابانە تفی تێ بکە بێژە بەخوا حیزویت ئەمەت لە چی ئەوەت لە چی؟ ئەو قارەمانیەتت لە چی؟ ئەم حیزیەتت لە چی؟ تۆ ئەوێنی ئاغایانە کۆمەڵایی و دموکراتی لە پشتە ئەمانە دەرچینە جمهوری ئیسلامی سەرکوبگەرە. بۆ سەرکوبگەرە چون دەقیقەن خۆیان مێژووی خۆیان مێژووی حیزبیان و ڕەهبەرانیان مێژووی هەر ئەمانەسە. ئیستە ش سوالکەی تۆ تەرانەیەک ئەخوێنی تەرانە ڕەوایەتی خەریکە بەحسەکە ڕەوایەتی ئەم تەرانەی لە قەندیلە سەربەرزەوە چه ڕەوایەتی خەریکە بەحسەکە لە قەندیلە سەربەرزەوە وەڵامت بۆ دەنێرمەوە لە قەندیلە سەربەرزەوە سەری بۆ بەرزە چون کێوە خۆ تەختایی نییە لەم بەرزیە چه محبەتێکی واتیە معلوم نییە لە قەندیلە سەربەرزەوە وەڵامت بۆ دەنێرمەوە شەهید بوونمان شانازیە هاوڕێ بۆمان مەکەن ڕۆڵ هاوڕێ. خۆ ئەم مەفهومە فاسدە هاوڕێ کەسێ نازانی یعنی چی ورد و درست تەکراریەکات و هاوڕێ. ئێمە هاوڕێی کوێین؟ ئەو ئیستا هاوڕێی چییە لە شار و یا لە گوند و دانیشتگە تۆ چنگە داگەسام شاخە تۆ ئێژی شەهید بوونمان شانازی یعنی تۆ ڕێگەی مەرگە ئەپێویت. ئەم کاورا لە شار و گوند دانیشتگە لەگەڵ تۆ ڕێگەی مەرگە پێوێت نە هێزی پێش مەرگە نابەزن هەموو شۆڕژگێڕن ئەمڕۆ
ئالەگرا تۆ هێزە پێشمەرگەتدا ئەوڕێنی دەرنەتیجە ئیستا تۆ ڕەوایەتە پێشمەرگەیە قەندیل نشین ئەەکەی کە جوگەزە قەندیل بمرێ بۆ کاکە گیان خیابانەکانە سنە چه ئیرادێکی بوتیا بمریت ئەی خیابانەکانە تاران و ئەسفەهان چه ئیرادێکی بوتیا بمریت بەو شاخ و داخەوە بەندێ و لەو سەرما ڕق و بوویێت و بمریت چه افتخارێکی واتیە تۆ لەگرا هیچ چیرۆکێ ناشنەفی تفکردنە لە زندگی وەخۆ بەدەسم مەرگەوەدانێکی پاسیڤە چۆن هێزە پێشمەرگە نابەزێ بەچی نابەزێ بەوەی کە ئەمرێت یا بەوەی کە چنی داگەسە قەندیل سوالەکەی ئەم ڕەوایەتە بۆ هیچ جددیەتێکی تیانە ئالەگرا توی قەهرەمانێکی وێنی خەڵک خۆی لە خەڵکی جگێ ئەکاتەوە وەکو حافزەیە تاریخی ئەچێتە ئەنزواوە کەژ و تاک و تەریاییە کەژ لە کەژیشا قەرار نییە بگەڕێتەوە لە قەژا قەرارە بمرێت و ئەم مەقامە بڵند پایە فقط ئەو ئەیگرێت ئێمەمانە ناتوانین بیگرین ئێمەمانان کە مەردموین شوانین گاوانین ڕاندە تاکسین چوزانم کارمەندین معلمین مهندسین پزیشکین ماڵدارین کەنیشکە ماڵێکین ئێمە ناتوانین ئەم نەقشە بگرین چون ئێشێ بڕۆینە قەندیل لە قەندیلیش وڵام بەهەنێرینەوە دایکان بۆمان مەکەن ڕۆڕۆ شەهیدبوونمان شانازیە لە نەزەرە کێ لە نەزەرە ئەخلاقی لە نەزەرە ئیدئالیستی لە نەزەرە دینی شانازیە بۆ کێ بۆ چی لەکوێ تۆ ئەوێنی ئەمە ڕەوایەت نییە تۆ ڕەهاتە ئەی بۆ ئەمە هیچ تەئسیرێ لە ئینسانەکانە دانانێت یە پێشمەرگەی قارەمان هەست وە پێشە مەرگ ئەکەفێ وە پێشە ژیان ناکەفێ ها وە پێشە مەرگ ئەکەفێ جەڵە و مەرگی گرتگە ئەداتە بەرە ئیزرائیل و ئەڕوا لە قەندیلە ئەمرێت با من داستانێکی ترتان بۆ لێ بم ئاغای حەمە جەزا سعیەکە هەمان کار بکە با بزانین ڕەوایەتە حەمە جەزا لە قەندیل چییە ئەم خانمە زەریفە و درزە مەمکەکانی هاتەوەی یادی شەوێکی قەندیل فول ئارایش کریاک گروهە کوڕ هاتەوە یادی شەوێکی قەندیل پێنیایە گریان دڵەی مات و دیلە کوێ ماتە کوێ خۆ ئیسە گروهە کوڕ هاتە مەیدان و بە دەنگە زەریفە خانمێ ئەم ئاغا ڕەوایەتە خۆی لە شەوە قەندیلێکا تعریفەکە ئەو دەستەی لەوێ بەفراو ئەیتەزاند داخ کراوە لێرە بە ئاگر و ژیل تەبیعەت بەرعەلەیهەتە ساختارە مەسنوعە ئینسان بەرعەلەیهەتە ئۆکێ دەسەکە لەوێ ئەتەزێ لە سەرما چون ئەوێ قەندیلە و بەرزە و ساردە تێتە خواریش کە بەشەر دروستی کردە بە ئاگر و ژیل داخەکەن
بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمان ئەدا و وەزعی ناڕازی ئەگنا وسکتان وەڕێ تۆ ڕوویتە قەندیل بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانی بدەی وەزع ناڕازی بۆ کارە تۆ تەنزە بزان ئاغایە ئسلاوی ژیژێک بەحسێ دەکات دەرمەوردە باڵکان ژیل لە باڵکانە بەر لە شەڕە باڵکان بەر لەوەی یوگۆسلاوی بترازێت ئاغای سلاوی ژیژێک خەڵکی ئوسلۆوانیە یعنی تۆ باڵکان بووە یوگۆسلاوی بووە سەردەستان بۆ کرواسی بۆ بوسنی و هێرزەگۆین و بۆ سلۆڤۆنی ئەگەریش ئشتبانەکەم ئەوەی تریشی لێ هاتە دەرو ناوەکەیم لەبیر نییە بگذاریم هەرچی ئەژێت بەر لەوەی شەڕ دەست پێ بکات اتفاقی کەوتبوو لە باڵکانە کۆمەڵێ نوکتە و جۆکە کەسیفە قەومی بەرامبەر یەکتری بەکارە بریار وەلەگرا یەکگرتوویەکی چەپەڵ لە نێوانە خەڵکە یوگۆسلاوی قۆمیا بوو کە ئەمانە جۆکە کەسیفیان بەرامبەر بە یەکتریەوت یەکگرتوویە چەپەڵ و ئەمە نوعێ تەخاسم و دوژمنیەتیە بەرامبەر بە یەکتریان لە شەهوەتە جۆکە ئرزا کرد سلاوی ژیژێک ێژێ بە مەحزێ جۆکەکان کپ بوون قرمەی فیشە کەڵسا کاورا پێشمەرگەز خەریکە تێتەوە یادی شەوێکی قەندیل پێنیایە گریان دڵەی مات و دیل بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمان ئەدا وەزع ناڕازی ئەگناوسکە وەڕێ تۆ هەنووز وایتە مەقتع جۆکە وایتە مەقتع نوکتە جایسە بەرەو کوێ نە بەرەو شار نە بەرەو سلێمانی نە بەرەو بەغا بەرەو لوتکەی قەندیل کورد تەوەجۆ کاغەگیان ئەمە لای خۆیان شاهکارە دەورانە حکوومەتە هەرێمیانە ئەمە هەمە جەزاز هاتکە ڕەوایەتێ بۆ ئێمە بکا ئێمە چوزانم خولیایە قارەمانێتیە ئەمانە بووین ئەمانە تەبیعەت دەستیان ئەتەزێنێت مەسنوعە ئینسان ئاگر و ژێڵی تێخا ئەمە کوردەکەی لە هەرتک جەژنان بووگە تو سەیرە ئەم قارەمانێتیە کە تۆ ئیشی کێویت تۆ ئیشی بەتەڵفیلمە کوێویت تا ئەمەویتە بعد ئەمانە خۆ نایەن بڕۆن بەرەو شار کورەکاکە ناڕێخ و خەڵکەکە نجات با بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمان ئەدا و وەزع ناڕازی ئیستە بەرەو سەر هەڵەکەفن کە بڕۆن چێ اتفاقێکیان بۆ بکەوێ کە بڕۆن لەوێ بمرن وەڵاممان بۆ بەنێرێتەوە شەهید بوونمان شانازیە هاوڕێ بۆمان مەکە ڕۆڕوو ئیستە ئێمە هاوڕێی کوێین هاوڕێی مەرگین هاوڕێی مستەراوین هاوڕێی کوێین نازانین ڕێگەکەمان بەرەو کوێست ڕێگەکەمان بەرەو لوتکەی شاخە بڕۆین تیا بمرین وەڵای ئێمە نایەن بەرەو لوتکەی شاخ لەوێ بمرین بۆ خیابانەکانە کرماشان چه ئیرادێکی هەست تیا بمرین خۆشترە و گەرمترە و ئەشێژە کاورایەکی لای ئێمەیان بردە وتی کوڕەکە وەسیەتی کرد بۆ کوڕەکەی قەبری وا بۆ من نەکەنی بۆڕدۆزیڵەکەم بۆ بێری قەبرێکی سێمتری پانم بۆ بکەنی وتی وەڵا بابە بێکاری تۆیش و حاڵ و نەحاڵێ دوو پاچی لێ دەین و لاوە تێتەخێن وتی سێتڵاقم کەوتوێ دوو پێم نایێت یعنی بۆ قورسان وەختی ئەمرێت یعنی ئیسە چ ئیرادێکی هێز مەسەڵەن ئێمە لە شەقامەکانە کرماشانە بمرین ئەمە شۆڕەشە یا شتێکی ترە خۆب لێ دەین بەدەم ڕێگا بە نوکتەبازی پیشانمان ئەدا وەزعی ناڕازی نەمانەزانی چۆنە بڕێوازوو نەمانەزانی چۆنە بڕێوازوو ڕێی دووری بەرەو لوتکەی هەورازی نەمانەزانی چۆن ئەبڕێوا زوو ڕێی دووری بەرەو لوتکەی هەورازی ئەگناوسکە وەڕێ
بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمان ئەدا و وەزع ناڕازی نەمان ئەزانی چۆن ئەبڕێ وازوو ڕێی سەختی بەرەو لووتکەی هەورازی بۆ کاکە خۆ هورچ نییەی ئەی بۆ ناڕۆیتە گەڕەکە ساڵم لە سلێمانی ئەی بۆ ناڕۆیتە سابوونکەران ئەی بۆ ناڕۆیتە توی مەلیک چی ئەکەی بە لووتکەی هەورازۆ خب ئەمە ڕەوایەت نییە تۆ متەوەجهەوی دێمە چه ئەحساسی لە توا دروستەکە هیچ چه خیاڵێ بە تۆدا هیچ حەمە جەزا چه داستانێ لە خۆی تعریفەکاتەوە دوودانە درزم بە مقداری هاوەرگە نیشانە من و تۆیەدا چی ئەو خانمانە لەو ڕێگەی هەورازە بووگن ئەگەر ئەمە بەحسە شاروێ من باوەڕەکەم کە نیشکی زەریفی ئاوا توانی گەسی بۆ ئەوەی بتوانێ ژیان بکاو جوانیە خۆی دەربخات لە بەرامبەرە هەرچی ڕەشیە وێسیاگە بابە تو ئێژی ئێمە لە لووتکەی کەژاوین بە فراو دەستمانیە تەزان ئەم خانمە لە وێوگەسە تۆ لە ئیجادە تەسویرە مشکڵە هەست تۆ ناتوانی ڕەوایەت بکەی ناتوانی لاڵی بۆ لاڵی ناتوانی ڕەوایەت کەی بۆ ناتوانی چیرۆکە خۆت بێژی تۆ چی بردکتی لەوێ بەفراو دەستی ئەتەزان لە گراز سکڵژیڵ داختی ئەکرد پەناو برگە بوو ئەو کەژە بڕۆی لەوێ بمری دێمە چه ڕەبتێکی بە ئێمە هەست تۆ حتا ناتوانی تەوزیح بەی چۆن لەگرا دەسە بە ئاگر بۆ دەستیان بە ئاگرە سووتان بۆ لەوێ دەسە ئەتەزی تۆ بۆچی چووی لەوێ بمری با بیدەمە دواوە رەزانی بۆ لە ئێران ئینقلاب و واقعی ناوێ لەبەرەوەی بیتە سەرە سەگ جۆک تعریفەکاتەوە چ دەرمۆردە وەزعیەتە اقتصادی چ دەرمۆردە وەزعیەتە اجتماعی چ دەرمۆردە وەزعیەتە ئابووری ئەزانی بۆ لە ئەقلیمە کوردستان ناگەی بەڕاپەڕین چون ئەسەرە سەگ ئەدەی یا جمێن ئەدات یا چواردانە ڕستەی تکراری تکرارەکات و کارەبانی و پارەنی و خوابیان خات و تڕلی و لە حکوومەت شەقی قابیلە ئەمە لە دڵیا هیچ ڕەوایەتێ نایەتە دەرەوە هیچ چیرۆکە کە وەزعیەتە مەوجود ئەشکێنێت بزانن لە جەریان ئینقلابە دەسە نامەرئی سیمولیشن کریاگا بناوە ژنجیان ئازادیە دەوڵەتە ئێرانی من داوامە کرد لەوانەی تێنە ناوە خیابان تەعەیون بە خۆیان بن و ڕەوایەت لە خۆیان بکەن من چاوە کوێرکریاگم نەگەرەک بوو کاورە بۆ ئەڕواتە ناوە خیابان بەردە تەقێنێ بێژێ من عەدی خەڵکە سنە ئەو بەردەم تەقان لەبەر ئەمە تا من گەیم بەم بەردەبی تەقێنم من نەمگەرەک بوو کولیەتی دروست بوێت تا یەکێ لە دوور و پێیان بێژێ ئێوە گشتتان لاڵن من بە عنوانە کۆمەڵە و دموکرات و ڕزا پەهلەوی ڕەوایەتت ئەکەم بێرۆ من پێدێژم تۆ دەردە چییە منم و کاکیجان تۆ دەردە خۆت بێژی متەوەجێ بووی فێرە چیرۆک بێژیتانەمە کرد چیرۆک ژیانە خۆتان ئیسێشە لە کڵاپاوسە یەخە بە یارانە بمێژم بۆ خەفە بووگن بینە سەر و گزارشی لە خۆتان بن داستانە خۆتان تعریفکەن خب گوێ بەین بەمە ئەم ئیسە تێگەین ئەمێژێت
ئەوەیژی لە قەندیلە سەربەرزەوە وەڵامە بۆ دەنێرمەوە شەهید بوونمان شانازیە هاوڕێ بۆمان مەکەن ڕۆڕۆ هێزە پێشمەرگە نابەزن هەموو شۆڕژگێڕن ئەمڕۆ لە بەرامبەر زندگیە شۆڕشیان کردگە خۆ امتداد ئەوە ئەبێ بەمە همه جزا دێتەوە یادم شەوێکی قەندیل پێنیایە گریان دڵی مات و دیل ئەو دەستەی لەوێ بەفراو ئەی تەزان داخکراوە لێرە بە ئاگر و ژیڵ بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمان ئەدا وەزع ناڕازی ئەی ناوسکە وڕی تۆ هەنووز نەتوانیگە عبورکەیوە بە ڕەوایەت بگەی هەنووز لە لەودەگی و لە تەنز و لە جۆکە سەخیفە ماگی تۆ ئیستا بەرەو کوێ ئەڕۆیی خۆ بەرەو سلێمانی نایی خۆ ناڕۆی لە سابوونکەرانە بمری لەکوێ ئەمری قەرارە بڕۆی لەو جێگە وا دەسە ئەتەزیێنێ وەلووتکەی کەژ و بمریت نەمان ئەزانی وا ئەبڕێز و ڕێی سەختی بەرەو لووتکەی هەورازی ئەدامە بین سەرما و هەورازی قەندیل پیرۆز بێ هەموو ئومێدتان هەر بە نەورۆز بێ یعنی چی ئەمە بۆ سەرما و هەورازە قەندیل پیرۆزە بۆ ئێشێ ئومێدمان وە نەورۆز بێ دێ ئێشێ سەرما و هەورازە قەندیل واوە تۆ بکە بێیتە خوارە و بەرەو شارەکان هەر ئەو جۆرەی کە حاکمیەت ناتوانێت حرەکەت بکا و جادە بەسیاگە و هەوا سەردە و هێزەکەی ئەترسێت و تۆ ئێژی هەموو ئومێدمان بە نەورۆز بێ دار گەڵا بکات و هەوا بگەشتێت و خۆش بوێت و پڕ بێتەوە لە هێزە حکوومەتی و ئەم تەناقوزە چۆن حەدەکەی لە ناو زەهنە تۆ لەو قەندیلە چی ئەگوزەرێت عەزیز من وەختی ئێژم تۆ ئامدانە لە خۆت ڕەوایەت ناکەی ها بۆ خاتری ئەوەی تۆ ئەگەر کۆمەڵە و دموکرات بێ ئەگەیتم مەقتەعە 22 بەهمەنە 1357 نە لە توولە عمر تا تەعقیبە ئازادیت کردگە نە ئەدەبیات ڕەهایی بەخشر بووگە نە مشت و مڕە لەسەر کوردایەتی کردگە نە ئەتوانی بێژی شەرەفکەندی ئەگرن ئێژن ئای شەرەفکەندی تو چیت گەرەکە ڕەهبەرە حیزب دموکراتە ئێژی وەڵا ئێمە گەرەکمانە بڕۆینە تاران دەسەکاتت دەمە قۆپانەکەی ئێژی ئەم جلکە لەبەر ئەکەین مەسخەرەمان نەکەن مەسخەرەمان نەکەن ئەمە ڕەوایەتە شەرەفکەندیە لە بوونە بە حیزب دموکرات ئیشان مشکڵی ئەمە وگەسە و دەمە قۆپان هەڵەسی ئەڕواتە تاران مەسخەرەی ئەکەن لە تاران کاکە تۆ بۆ بوویتۆ کۆمەڵی بۆ بوویتۆ دموکراتی ئیستا لە خۆت ناپرسی ئیستا وایەتە قەندیلە ئۆکەی سەرما و هەورازە قەندیل پیرۆز بێ هەموو ئومیدمان با بە نەورۆز بێ یانیشی سەرما و هەورازی قەندیل پیرۆز بێ هەموو ئومێدان هەر بە نەورۆز بێ فەرامۆژە بێ ئەو کاتارچی فەرامۆژە بێ ئەو کاتارچی ڕۆژێکی جستە سەخت و ئاڵۆز بێ فرامۆش ئەبێ ئەو کاتە هەرچی ڕۆژێکی زستان سەخت و ئاڵۆز بێ ئەگداوەشی وەحشیەت و بەربڕیەت ئەمەسە یعنی تۆ سفرەوی تۆ لە نەورۆزە تۆ سەرما و سەختیە زووسانە قەندیل هەدەفێک و ڕەوایەتێک کە بردکتی تەحملی بکەی دائیمەن وە بیرە نایێری تۆ ئینسانە وەحشیەکی بەربڕێکی کە وەکو حیوانات لە سفر و دەست پێکەی تۆ فرامۆش ئەبێ ئەو کاتە هەرچی
ڕۆژێکی زستان هەر سەخت و ئاڵۆز بێ. بابا تو واقعا شۆڕژگێڕ ئەم مەملەکەتیتە؟ ئەوە ئاخری گەیتە ئەوەی ئەیوو نازانم خاڵی زەردی نازانم چی بەلێوم تامی ترشی نقڵ لێوان بەلێوم دەی بەلێوم هەی بەلێوم دەی بەلێوم وەی بەلێوم. ئێژێ کاورایە شروعی کرد وە سۆزێکی دەروێشانە. لە سۆزێکی دەروێشانە گەیە هەیوەناز وەناز. کاوراوتی کاکە ئەوەت لە چی ئەمەت لە چی؟ وتی قوروان لەوێ دەست پێ بکەی هەروەمە ئەگەی. بتەبیعەتەن تۆ لەوێەوە دەست پێ بکەی هەر بەمە ئەگەی. قەندیل کوێستانت دڵگیرە و وڵات هەر بە تەنها ئەو داڵدەتان ئەدات. داڵدەتان ئەداتی ئە بمرن. داڵدەی چیتان ئەدات؟ داڵدە دریاگنیوە. ئەو ئێژێ لە قەندیلە سەربەرزەوە وەڵام و بوو ئەهەنێرمەوە شەهید بوونمان شانازیە هاوڕێ بۆمان مەکەڕۆڕۆ. تۆ ئێژی ئەو دەستەی لەوێ بەفلاو ئەیتەزان داخکراوە لێرە بە ئاگر و ژیڵ بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمانەدا وەزع ناڕازی. ئەی ناوسکە وەڕی. دانیشن نەورۆز ئەوێت و ئەچینە خوار لە بیرمان دەچێت و خانم ئەوەنە حاڵی نەوگە. ئەو ئێژێ پێ نیایە گریان دڵی مات و دیل. ئەم ئێژێ لێ نایە گریان دڵی مات و دیل. ئەتر تۆ ئەوجە ئەحساسات و دەرکە ئەم وەزعیەتە تێبگە. چەندەش ماندوو بن ئەحەسێنەوە مادام بە ئازاد سەر ئەنێنەوە. کاکە حەمەجەزا کامە کەر ئەم شعری داگەوتوو. ئازادی لە ناو جامعا ممکنە. لەو شاخوداخە بەرازیش ئازادە. تۆ ڕوویگی لەو کەژە ئازادوی و ئازاد بمری. بزانە من وەختی ئێژم ئەمانە فاقد نەرەیشنن فاقد داستانن ئەمەسە. فاقد چیرۆکن ئەمەسە. یعنی چیرۆکیان نییە. کاورا بۆ جمێنەدا بە ئێمە مەحسوڵەکەیشی چییە؟ مەحسوڵەکەی قازی محەممەدە، قاسم لووە، مەلام مچەز، جەلال تاڵەبانیە. مەحسوڵەکەی ئەمانەسە. بۆ جمێنمان پێدا چون لاڵە. ئائیستە من ئەم نەقدە ناگرم بەم گۆرانیانە بەم سرودانە
کاورا لاڵە حچی بۆ نامێنێت و جمێنەدا کاکە جمێن مەدە تۆ ئەگەر واقعی ویت وە گوزارشێکت بوێ لەمەی کە کوردبوون چه ئازارێکی داگەوەتۆ تۆ لە چ زەجرێکە هاتکیتە دەرو یەک و دوو سێ پێناسەی ئەەکەی و بەو لەحزە ئەگەی کە تۆ تەبدیل بە نیروی ئینقلابیەوی ئەها من لە ئێوە سوال ئەەکەم چۆنە ئێوە یەک نەفەرتان فەرماندەیەکی نەکوشتگە یەک نەفەرتان لە تاریخ 100 ساڵەی کوردبازیە یەک نەفەر یەک فەرماندەی نەکوشتکە بە عینوانە خاین ئەکرێ ئیمکانی هەست ئللا ئەوەی کە تەمام ئەوانەی کە چوبنەوێ نەیانزانیگە بۆ چوبنەوێ پێوە پێچیابن بۆ تۆ ناتوانانی ڕەوایەتی لە خۆت بکەین بزانە ئێوە بڕۆنە ناو مەحفلە ئەمانەی کە پێشمەرگایان ناوە بۆت بەحسەکەن فشارە جنسیە کە لە تارمایی ئەو کەژە بۆیان تێت باعسەوێتە کە هێسراون باعسەوێت تموح بکەنە پێشمەرگە کەنیشکەکانیان ها بۆت باسەکەن ژن پێشمەرگە چوە سەر مازڵۆخە کاورایە لە بانە وتی تو ئەو خوا نوێژە بۆ کرد وەختە دڵم دەربێ بۆ گانێ ئەمە قسەی خۆیان ها گەرەکتان تاوە دیتێلز بێژم کێ بوو ئێوە بۆ ناتوانن بێژن چه ئەتفاقێک کەوت ئەسڵحەتان گرتە لاوە پێیمان لە حەیدەری پێی خراوێکە جاشە کاکە جاش نییە تۆ بە من بێژە ڕەوایەت تو چیە بووی تۆ قارەمان چیرۆکە تۆ چی دێمە چیرۆک نەبوو خۆ وتی ئەحەسێنەوە مادام و ئازاد سەر ئەنێنەوە با بەرازیش ئازادە لە کەژەکانە مەرەخێەوە بەراز هەڵا خاوت جووتە ئەخا و تێریتی و ئەیوات و مادام بەویست و ئارەزووی خۆتان دەستان وە چەکی تۆڵە سێنەوە بابا جۆکێژی تۆ ئیسە تۆ وتر لەو لاوە دەستمان داخەکەن لەم لاوە سەرما ئەمان تەزێنێ بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمان ئەدا و وەزع ناڕازی نەمانەزانی چۆن ئەبڕێواز و ڕێی سەختی بەرەو لوتکەی هەورازی با تووشیت لەو لوتکەی هەورازە لەوێ ئەمردی ئیتر کام ئازادی بوو دەست بۆی بۆ ئەسڵحەت ئازادی بوو بێ بڕۆی وەکو بەراز لەو کەژانە دانیشی عەزیز ئەم قسە من نایکەم ها ئاخر براکەم تەوەجۆ بکە تەمام ئەمانەی وانە ئەم فەزا ئیدعا ئەکەن کەسە ئاکادمیکن کەسە خوێندەوار و بەڕێزن عەزیز وەختی گالیلە هاتە ناوە کلیسا هاتە ناو فەزا و وتی زەوی خردە نەیوت ئەقایدە ئێوە محتەرەمە وتی ڕیامە عەقیدەی تەکوەتەکە ئێوە وان نییە زەوی مەرکەزە عالەم نییە زەوی خرتە بە دەور خۆرا ئەسوڕێتەوە و ئێوە دیتان دەرئەنجامە ئەمە علم پێشکەوت ئینقلابە کۆپەرنیکی هەروە یعنی چی کاوراوە تۆ تەوهین و عەقیدە مەکە ئێرە وڵا تەوهینی بێکەم من تەوهین وە خۆت ناکەم کە کاکە عەلی ناوە ئیمکانی هەست باوکە کەسێکوی برای کەسێکوی پێ نایژم لوتە زلە پێ نایژم وە دوو گوب خەریکی نانەخۆی من خەریکم پێت ئێژم عەقیدەکەی تو چرت و پرتە ئەحمەقانەس تڕەهاتە ئەتۆ متەوەجهەوی وایتە کوێە چۆن تۆ حتا لە دیالکتیکە هێگلی تێنەگەیی بالئەخرە ئێشە یە ئانتیتزێ لە مقابڵە تزت وا بێت تا سەنتزێکی لێ بێتە دەرەوە تۆ ئانتیتز خەفە ئەەکەی خەفەی ئەەکەی وەنەوەگەرە کە سەنتز بێتە دەرەوە چۆن نەتوانی بەر بەم ڕەوەندە تاریخە بگری
چی ئەو ئەقڵە سەلیمەی کردگە سەناوە مەغزەتۆ؟ من ئیسە سوعالەکەم، سوعالە بۆ تۆ، سوعال چۆنە لەم جامعەی ئێمە چاوش و مترب و هەڵۆ خەروەمانە ببنە هونەرمەند کاورا پێی بەرناخوا کاکە تۆ پیاگی ئەحیانەن لەناو تەختخاوە ژنەکەت لە نێربوونە تۆ حەزەکە، یعنی حەزەکە تۆ دەڕی، حەزەکە تۆ پیاگی، حەزەکە تۆ ناڕۆی تۆ دواوە لە شتێکی تۆ خۆشیتی، لە ئەسپاوت خۆشیتی، دیخۆ ئەسپاوە کەر گەورەترە، لە چی تۆ خۆشیتی ئەم ژنی تۆ؟ عزیز سێکس لە تو لە ڕۆژە ئەتفاقەکە فێ تو چی جەزابێتێکە بۆ ژنەکەت هەست؟ چی جەزابێتی؟ تۆ ئمڕۆ هاتی خۆتە کردە قارەمان، شەوە بەعد هاتی وتی گومان خوارد. ئمڕۆ دموکراتی موسادرەیان کرد و کۆمەڵەی موسادرەیان کرد و هەڵیان خستە وتیان ئەمقە ئیجتماعیمان هەست، سوحا گشتیان وتیان دە چی بکەن ویتر بەڕاستی چی بکەن بیانەدن ئەی جدەن دەی تۆ بۆ لە بەرامبەر ئەم ڕەشاییە بێسیاگی چون ئەم ڕەشایە نایاڵێت تۆ ڕەوایەتە خۆت بکەی، تۆ بۆ مخالەفە جمهوری ئیسلامیت؟ جمهوری ئیسلامی چیرۆکە خۆی هەست، ژی ئەگرا ئێرانە ئێران شیع هەست، تۆ ژی گوت خوارد ڕەوایەت من ئەمەسە، ئەگرا ئێران نییە، ئەگرا کوردەوارە، ئەم مردمیشە شیعە نیەن، شیعەگەری سنەتە ئێمە نییە، دەوڵەتە ئێرانی تۆ کپەکاتۆ نایاڵێت تۆ چیرۆکە خۆت بێژیت. تۆ وەختی ئێژی من دموکراسیم گەرەکە ئازادیە بەیانم گەرەکە بۆ چییە؟ بۆ خاتری ئەوەی تۆ چیرۆکە خۆت بێژی. دادەی چیرۆکتان بێژم بزانم، دادەین فاقدی چیرۆکن نێستان. وەگەرنە تۆ سوعالەکەی لەخۆ چۆن کاورا ئەمڕۆ قارەمانە 24 ساعتە بعدی ئێژی گومدا دەرخواردە گەشتتان، ئێمە بۆ شەهیدانە جمهوری ئیسلامی گۆرانیمان وتکە. بابا ئەم گۆرانیە هەر هیچ کەسێ تەکان ئەدات، بڕۆن ژیان نامەی پێشمەرگەکان ئەمانە بخوێنەوە. کاکە حەمە باڵا بەرز پێشمەرگەی قارەماوە فەرماندەی شارە فڵانەکوێ، کاکە حەمە فڵانە کەس هەرزوو لە نێو خانەوادەیەکی چەوساوەی بەژمێنێتی خوراوی سواوی تێ هەڵدریاگە لەدایک بوو. ئەی هاوکات بوو لەگەڵ شۆڕشی گەلانی 57 و دەسیدا لە چەکە شۆڕش و حای جدەن دەمە چ هونەرێکی دیاو وێسیا تا ئەعلام ئەرتش ئەعلامە بێتەرەفی کرد، ئەم چوو کەڵانتەریەکانی کرد، ئەسلحەیەکی گرت و دەسە وتی دموکرات دموکرات دموکرات. جدەن پێشمەرگە قارەمانەکانی ئەیلول وا لولن 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 ئەیلولن. کورە کاکە لولە لولە چیتە؟ تو بە من بێژە ئەگەر ئەیسا پژمان بڕنە و پوری نەهاوردایەوە داوای لە ئێوە نەکردایە بەرعەلەیها عەبدولکەریم قاسم بوێسن، ئێوە ئەی لولە 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 لولەتانە کرد؟ ئەتان کرد؟ ئەتان توانی بیکەن؟ بۆ خۆت کەڕ و لاڵە ئەەکەی بۆ خاتری ئەوەی سوحا وەختێ لە مقابڵە کاورایەکی دەوڵەتە تورکی و دەوڵەتە عێراقی و دەوڵەتە ئێرانیا ئەوێسی وەکو کەوە لاڵ ئەنواری پێیانە. کاورا دەرە تێرێ ئەکاتە ناو زێرا و دەرە تێرێ و کاتە ناو زێرا و لێشە ئەکوژێ زاتە نییە نتۆقەکەی دەنگە بێتە دەر. بۆ چون تۆ هیچ ئەساڵەتە چیرۆکە خۆتە نییە، هیچ ئیمتدادێکی مێژوویە خۆت نییە. تو سێرم تەناقوزاتە کاورا لەم تەرانەی داتە دەرەوە. مادام بەویست و ئارەزووی خۆتان دەستان لە چەکی تۆڵە ئەستاندۆ، لە کێ تۆڵە سێری تۆ؟ لەو بەردانەی قەندیلە، لە سەرماکانی لە بەفرەکانی تەقاکەی لە بەفر؟ بابە تو نەدوت من بەرەو سابوون کەرانە ڕۆم، خۆ تو نەدوت من بەرەو کەلارە ڕۆم، خۆ تو نەدوت من بەرەو بەسرە و بەغا ڕۆم، تو بەرەو لوتکەی کەژاڕۆم. چییە زاهەدە خەڵوەت نشینی؟ وەرچی ئەچیتە ناوە ئەشکەوت ئەتەزید؟ ئێستا ئەم چەکە تۆ ویست و ئارەزووی خۆتان تۆ لەو لاوێژی داخمانەکەن، لەم لاوێژی سەرما داخمانەکە. ئیتر ئەمە ویست و ئارەزوویت لەکوێ بوو کاکە؟ لەکوێ بوو؟ تۆ نایژی بۆ داخەکەن.
خۆش و ئەم مەحسوڵە مارکەتیە ئەو دوو خانەمە زەریف و درزە مەمکەکانیان خۆش و تەکاندانیدا چی وت پێتان ئەو ڕۆڵە قارەمانانەی دروست کردووە ئەمڕۆ ئێژن زیێرابەکەی کەرخانەی کوردایەتی ئەمە کوردایەتی کەس ئەو کاورا 300 وشە ئەزانێت فاسۆلیا پارە موچە کارەبا خزمەت مەسئولەکان شەهید مانداگە قوربانی مانداگە قەرەبوو نەکریاگین و تەمامە ئەمانە 300 وشەس کاوران نە ئەتوانێت لە خۆی گزارش بە نە ئەتوانێت چیرۆکە خۆی بێژێت ناتوانێت چیرۆکە خۆت بێژێ ئەوەیشە نمونونەکانیان کە ئێوە خەریکن ئەیوێنن کاکە تۆ لاڵی کەرباوکی وەحشی دوێتە بەراز من مقەسرم دەی تۆزێ ئەقڵە بوێ ڕاست بکە تۆزێ ئەقڵە بوێ ڕاستەکەی بێژە تا نەخۆیتەم تەعارزاتە دەئیستە واقعان ئێوە چی بەلاتانە و چتە مهمێکە شەڕ سوڵح مردن ژیان کورد دەوڵەت چی بەلاتان و مهمە تەکانتانەدات چی حکوومەتە هەرێمە کوردستان باشترین نمونەی زەقە دنیاست لە لادان پەردەیەک ئیشی ئێمە تەشەککورکەین لە پارتی و یەکێتی بە تایبەتی ئەوانەی خەڵکە سنە و کرماشانن خەڵکە تارانن بۆ لە دەورانێکا کە ئەدەبیات ڕەهایی و ئازادی نەماگە ئێوە عەودەت ئەدەنەوە بە مبارزاتە مەدەنی مبارزاتە مەدەنی یعنی سەدحێ لە توندوتیژی کە ڕسمیەتی یاسایی و قانونی هەست ڕێگە گەلێک کە بە قەوڵە ئەلەکسیس توکویل ئێشێ دموکراسی بیگرێتە بەر تا دموکراسی زیندوو بێت و خۆ بنوێنێت تا دیکتاتۆریەتە ئەکسەریەت بەسەر ئەقلیەت و حاکم نەوێت تۆ ئێشێ ڕێگە بکەیت و مەجالێک لە توندوتیژی بە خەڵک بەی ئەم توندوتیژیانە کە خەڵک نیشانی ئەدا چۆنە لە خڕبوونەوە لە جەماعەتکردن لە خۆپیشاندان و لە بایکۆتکردن بۆیە لە وڵاتانی ئوروپایی ئیجازە ئەدەن تۆ تەجەموعەکەی ئەڕۆیتە پۆلیسی لەندەن داوا ئەکەیم ڕۆگەرەکمانە لەبەر قونسوڵە عێراق یا بەیانی یا هەفتەیەتر بڕۆین تەجەموعەکەین ئێمە مەسئولیەتە تەجەموعەکە ئەگرینە ئەستۆ و نایەڵێن ئەم تەجەموعە لە یاسایە بریتانیا بڕواتە دەرەوە پەلامارە کونسوڵی نادەین لە کەس نادەین کۆمەڵی دروش مێژین لە ساعتی 2 تا ساعتی 4 حکوومەتە هەرێم هاتگە ئەم تەبتەوەهمە وا لە کۆرپۆرێشنی ئێرانیا تحت ناو ڕیفۆرم دموکراسی درێژخایین فێربوونە حەوزەی جامعەی مەدەنی ڕوانگەسەوە ئۆکەی ئاغیان کۆمەڵی مامۆسا 3 مانگە بایکۆتیان کردگە نە کەسێک ڕواتە دەرە ماڵیان نە ئەیان گرین نە تیان هەڵ ئەدەن نە ئەشکەنجیانەکەن بڕۆنەوە سەری کار ئەمە یەک 2 بە هەزاران نەفەر تێنە ناوە سلێمانی بێ ئیجازە وەرگرتن حد نەهایەت دروشمیش ئەدەن بەڕۆخی حاکمیەتە حکوومەتە هەرێم تەڕەلی و لە حکوومەت شەقی قابیلە کەف خۆیان ئەچەرێنن هاوارە خۆیان ئەکەن ئەڕۆن و ماڵ ئاو لە ئاو تەکان ناوە چه اتفاقی کەوت کاکی مامۆسا مە تۆ ناویژی ئەمە کەرەستەکانە ئەمەسە فشار بۆ حاکمیەت بگیری لەبیرتان تێ من وتم 3 ملیۆن نەفەر بێتە دەر لە خیابانەکانت تارانە بێژێ مرگ بەر عەلیە خامنەیش عەلیە خامنەی کشێچ نایگەزێ ئاوا ناکاوە خۆی تو چون تۆ ڕەوابەتە قودرت نازانی چون تۆ نازانی دەسەڵات چی تۆ فکرە کرد بێتە خیابان و هەڵخەیت و وەکو قن هەڵتەکێنە و
حاکمیت ئەڕۆخێ بە تەقلیدە لە پارادایم شیفتە 57 ئەوە ئینقلاب بوو. واقعا ميدان التحرير مصر انقلابه، الشعب يريد إسقاط النظام. بما نظام أكفي أجر أفسران أرتش لمقابل أغاي حسني مبارك أبو جينشينية كركي لجيجي خويان نويسن سركيشل نكنتو أوبياجي تبيجي الشعب يريد إسقاط النظام لميدان التحرير وناويشي بني مبارزات مدني أو حكومة إقليم كردستان ما جراي ما مسايان بيت ثابت كاتو مبارزات مدني حج قوية ناخوي دباشان است مشكلي هاز ناني بو ناخوري آغاية بافل طالباني تو هاتي تخيابان متبروخي بروخي أو روخيا لبيتان تيد من بدولة إيراني وتمتو خلق ويت خيابان عبي مهتدي ومشي هجري إيجن خلقي نبين للتظاهرات السكوتة شعار بدن بيجن كردستان چشم چراغ إيران من وتم بچن مؤسسات بقرين يا مرو خيابان يا مكوجري يا شق مخو يا برو تك مؤسسات حاكمية بقرة بانكي بقرة مؤسسات قولي بقرة بنياد مستضعفاني بقرة كلانتري بقرة اطلاعات بقرة بادقان ارتش بقرة او وقت حاكمية روخياقا سؤال مسا بو ما مستاكان خلق سليماني نارون قناغي كيتر كي شكتوي سيمانغا بولو نبركة اگر تو خوات دسكرد يكيتينيي تو شون تحملك نارو تفاز بعدي چون يك ما مستان نريشني كي لخوينيه بداستاني لخوي تعريفك ما مستا برده اغيان اقليم كردستان اشي لزون صوزا 2 مليون 3 مليون مي ام 3 مليون اشي حد اقل 500,000 محاصل بيت 500,000 نفر محاصل يعني حد اقل 300,000 بنمالي درگير كردده چون 300,000 بنمالا اما 3 مانگا دنگيان نهيتدر يا بين خويان جم كانوا كرت تايبت بيجن وآموش پرورش لدسا حاكمية دربيرن وبيجن منالاني إيما آموش پرورش يانگركا گرك يانا چون تو 10 نفر لم بنمالانا حلناسن بين بيجن آغيان تاكي اوكي حاكمية إما حد نمان قركن أم نالاني إما پروردكاي ما قرك مانا خومان پروردكين تو ندل طبقي مامناوندي جيل مامناوندي ندل طبقي أشراف أمناويني بو چون طبقي أشراف بولدار الرانتخور من على كان أوردي والنا وكرت تايبت ومدرسة هاي كمان صالي 15,000 دولار و 30,000 دولار سؤال ئائستا تۆ ئەزانی بێتەجروبە بوون بێئەزمون بوون لە بێچیرۆکی تێت یعنی چی؟ ئۆکەی ئێمە لە دەوران مۆدەرنا هیچ چیرۆکێکمان لە خۆمان نییە هیچ ئەزمونێکیشمان نییە دەی ئیستا ئێشێ ئەم بایکۆتە مامۆستایانە بوێتۆ ئەزمون بۆ ئێمە تا نەقلیکەین ئاغا فعالیەتی جامعی مەدەنی بەکوێ ئەگا ئەتا بەیانی هەڵخەرۆ ئیسە چیتان گەرەکە داوا ئەکەن لە بەغا پوڵتان بێبا گشتتان عێراقین موچەتان گەرەکە چیتان گەرەکە دەقیقەن موچە بگرن چۆن ژیانە ڕۆژانەتان بەردەوامەکەن تو ئیشی لە خۆت سوالکەی ئەمە چ جامعەیەکە کۆمەڵی چاوش و مطرب و گۆرانی بێژ و شاعر و چیرۆکنووسە بەرساختە عەزیز تۆ ئەگەر شاعرێکویت شتێ لە دەروون تا هانتی داوێ شتێ بنووسی فەڵک نادواتە دواوە تو بە سفارشە کێ ئەم کوردبازیەکەی بە سفارشە کێ دڵت ئەنتیگۆنە ڕووی کردە پادشاه شار وتی من برایەکە خۆی کوشتگە نایخەمە جەنگەڵ حیواناتە دەڕەندە بیخۆن خاکی یەکەم لەگرا ئەو وتی براکەی تۆ یاسای شاری شکەنگە و ئیشی فڕێ بینە جەنگەڵ وتی تۆ لە یاسای خۆت و دەسەڵات پەیڕەویەکەی من لە یاسای دڵم
ئەنتیگۆنا لە بەرامبەر حاکمیە تاویسیە بۆیە تراژێدی خولقیە. چۆن تۆ شاعرێک ناوێنی بێژێ من فەرمان لە دڵم ئەوەم؟ چونە و شاعرە هیچ ڕەوایەتێکی نییە. بۆ ئێمە بێسەر و بنین چون ئێمە هیچ چیرۆکێکمان نییە، درۆ ئەەکەین، بێ چیرۆکین، تەوانە هۆنینەوەی ئازارەکانە خۆشمان نییە. بۆیە کاورا میکرۆفۆن تێرێتە بەردەمانێژین کار نییە و ئیش نییە و هەلی کار نییە و کارەبان نییە و فاسۆلیان نییە و نییە و 300 شەزانین، یا فاسۆلیاس یا جنسە یا زەواجە یا هەلکارە یا مەسئولینە، لەوە زیاتر نازانین. بۆیە تۆ لە ناو شارە سلێمانی، لە ناو شارە هەولێرە، ناو شارە سنا، ناوە کرماشانە، ناو مەهابادە 4 ئینسان ناوێنی 4 چیرۆکە جۆرا و جۆریان بوێت، کشتێنێک چیرۆکیانەس. بڕۆ لە مەهابادی پرسێژێ زندگی سەختە و پور نییە و گرانی و بێ لە مەمەریوانی پرس زندگی سەختە و پور نییە و گرانی نییە و گرانی و ئیش نییە و کار نییە و. بڕۆ لە سلێمانەی پرسە کارەبا نییە و خەدەمات نییە و ئاو نییە و موچە نییە و تێت و نایێت و کەسێک خۆی سوال ناکە. حکوومەتە هەرێم ناتوانێت بەرنامەیە دەوڵەتە نهم، کابینەی نهم ناتوانێت بەرنامەی 4 ساڵە بۆ خۆی تعریف کاتەوە. شتێک کە پێی ئێژن مەعاش، حقوق، ئێژێ ئەوە هات ئەوە نەهیت، ئەوە هات ئەوە نەهیت، ئەوە بەوە کەول تو ناتوانی پیشبینیە 3 ساعتی تر بکەی. تو چۆن حکوومەتی؟ چۆن ئەتوانی داهات و دروستکەی بۆ مردمە؟ ئیمڕۆیان بسازی بۆ داهاتویان. تو نازانی ئەمڕۆ موچە تێریادایت. مردم قارەمانێکیش دروست نەکردگە ئەو نەفتە بنێتە سەر کۆڵی بیوا بیفرۆشێ. گشتی ماتەڵە بەغا تو تەسلیم کە تا ئەو موچە بگری. ئەمە کارە خۆت وگەها. ئەو دەستەی لەوێ بەفراوەی تەزان داخکراوە لێرە بە ئاگر و ژیڵ بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمان ئەدا و وەزع ناڕازی هەر ئەمەی لێ تێتە دەرەوە، هەر ئەمەی لێ تێتە دەرەوە. حەیچێک لە ئێوە کار ناکە درۆوەکەن. گشتی نەمایشە، وڵات نەمایشە، محتەرەم بوون نەمایشە، شانۆگەریە. احترام بە عقاید دیگەران دانیان احترام بە عقاید دیگەران نییە. دیگەران هیچ عقیدەیەکیان نییە. دیگەران ئەوەی باسی ئەکەن بۆیان دروست کریاگە، گشتیشیان یەک چیرۆک بەحسەکەن. ئەمیشە شانۆگەریە. کێ ئەم وەزعیەتەی دروست کردگە؟ کێ؟ عەزیز تۆ وەختی قازی حەمەد هەست ناتوانی بێژی قازی حەمە چۆن بووە قازی حەمە. قازی حەمە لە ناوە شیر و خورشیدا کاریە کرد، قازیە دەوڵەتە ئێرانی بوو. چۆن بووە ڕئیس جمهوری کوردستان؟ ئەگەر جەنگە جەهانی نەوایە، ئەگەر گرتن ڕووسیە و متتەفەقین لە دەوڵەتە ئێرانی نەوایە، قازی حەمە ئەحیانەن لە دڵە کامە مشت و مڕووبیرکردنەوە و ڕەنجە کوردیاتە دەرەوە ناتوانێ گزارش بێ. ئەی قازی حەمە بوو ڕووی لە بەردەمە ئەرتشی ئێران مەڕی سەربەڕی وەکو مامر ملیان کردو پەتا. قازی حەمە نەتیجە ئەوێتە سرودە قەندیل. لە قەندیلە سەربەرزەوە لە ناو ئەو سەختی و زووسانە وەڵامت بۆ دەنێرمەوە. هاوڕێ بۆمان مەکەن ڕوو، شەهید بوونمان شانازیە، هاوڕێ بۆمان مەکەن ڕوو. دە چی بکەین؟ هەڵخێنەوە ساز دەهوو چۆپی بگرینە دەست. چی بکەین؟ ئەو ئەمرێ ئەمیش ئەمرێ. ئەمانە هیچ کامیان بۆ ژیان حرەکەت ناکەن. ئەو لە سلێمانی دەرەچێت، لە هەولێر دەرەچێت، گەرەکی بۆ کیو بڕوا؟ گەرەکی بۆ قەندیل بڕوا. لە قەندیل چێ اتفاقێکی بۆ کەوێ؟ قەرارە لە قەندیلا جوک بێژن تا پیشانی بدەن وەزع ناڕازی. ئەمە واقعاً حکایەتە کەسێکە کە چوو گەسە قەندیل دەی خروجیەکەی ئەوێت و ئەمەی کە تۆ ئەمڕۆی وێنی. سوال ئاغایانە مامۆستایانە حکوومەتە هەرێم
قۆناغە بعدیتان چییە؟ ئەوە هاتنە دەروتان تەڕەلی و تەڕ تا ئاخرین حد دروشن چوون دەی شەقەکە ئەوەشینن حکوومەت شەقی قابلە و منی ژەژم ئەشەوبی لە ڕازەکەن شەقی قابلە دادەی کووە قۆناغە بعدی شەقە ئەیوەشینن چۆن ئێوە جورئەت ناکەن هێلکەیە بەنوقەی موەسسەیەکی دەوڵەتیە چۆن دەی یا تۆ درۆ ئەەکەی یا تۆ بایکۆت نازانی بزان ئاغەیان مردمانێک کە بێمێژوو ئەکرێن بێمیراس ئەکرێن و تەمام و وجودە خۆیان وا پێیان ئێژن کە لە دیگەران ئەیگرن تەقلید ئەکەن لە دیگەران لەبەرەوەی و بەرچاوە دیگەران کەون مەسەڵەن ئێوە فرە دڵتانگەرەکێسی تەقلیدکەن لە ئامریکا و لە ئوروپاوە بەرچاویان کەون ئەمە دقیقەن وەسەر کاورای پەڵەنگانی کاورای سنەیی کاورای مەهابادی یە ئتفاقی لە ئێران کەوتگە ئەمانە یەک عمر تفیان تێکریابە خۆیشیان تەوانیان نەوگە بێژن خۆیان کێن ئیستە ماتەڵە کاورای تارانی بێتە پەڵەنگان بێژێ ڤای زان باباسەم چمانی تاران ژنی تیانیە قونیشی دیانیە ئێشێ بێ قون و ژن لە پەڵنگانە بێنێ کاورای کورد فلحەزی پێکە وای من تەشخیصندا کاورای تارانی حەزەکە وەقم و وەژن بڕۆن ورد و دەرسە ئەم کەنیشکە بێرن لە باسە خسکێنە بەردیان و لە پشت و قن هەڵتەکێنن با فیلمیان لێ بگەین تارانی بێت چه اتفاقێکەوێ من ئۆتاقێکم لە پاڵنگان و بەمەکرایە تارانێکە تێژی ڤای ڕقس کوردی چقدر خوبه کاکە بۆ درۆکەی کاورای تارانی یعنی تۆ چاچات نەدیگە تانگۆت نەدیگە تۆ هیچ کام لەمانتە نەدیگە تا چاوکەومە ڤای دەف تماشاکەی کوردە کەرەکە 2000 نەفەر دەفی گرکەسە دەستەوە شەڵ 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 لە دەفەدا لەبەرەوەی دەف بفرۆشێ بە تاران ناگەهان پەدیدەی لە کوردستانە کەشفەوێ زەنانە کورد مهمن بۆ چون زەنانە کورد خەت ناکرێن لەزەتە جنسی ناون یا موسیبەتا بێنە ئەگرا گۆشەی ئینسانیەتمان دۆزیوە چێژە جنسی ژنە کورد ناوە قیتکەی ئەوڕن چی هەنێ ژن ئەکەون ڕێ فڵت فڵت بەرەو تاران لە بەرەوەی تریبونیان پێبن بناسرێن و بەرچاو کەون مەحبوب بوون پوریان بۆ بێ سەکسیان بۆ بێ هەرچی شتە بۆیان بێت وەڵا ما مردمان عقبمەندەی هەستیم و ما زەنانە خۆت ڕاخەتە نەمیکنیم کە لەزەتە جنسی نەبەرن ئەی تۆ لەکوێی وی ئیستە کاورا لە حکوومەتە هەرێمە حەزەکا بە فعالیەتە مەدەنی ئامریکا و کەسی فعالیەتە مەدەنی ئۆکەی ئاڵێ مامۆسا 3 مانگە مەعاشە نەگرتگە کاریش ناکەی 3 مانگە مناڵانە ئەم مەملەکەتیشە دەرز ناخوێنن تەمەنیان خەریکە ئەڕوە خەریکن گەورە بوون هاتە وتە حکوومەتی شەقی قابلە قۆناغە بعدی چییە وێسیاگی حکوومەت دوو موچە بێ با ئۆکەی ئەی مانگێکی ترکە موچە نەما چیەکەی هەم ترۆسەر لە نوێ دەست پێەکەیت و ئەمە پێژن بەڕبەڕیەت ئەمە پێژن تەوەحش تۆ هیچ وەک ناوی تۆ ساحێ و میرات سەر لە نوێ دەست پێەکەیت و سەر لە نوێ دەست پێەکەیت و ئەم قسانی منە ئێشی هەست چۆن جامعەی ئێمە کەسانی وەکو ئێمە دروست ناکە گشتی وەکو یەکترین فاقدە ڕەوایەت و فاقدە چیرۆک بۆ گشتی لەم بێ چیرۆکیە حەزەکە گشتی لاڵە گشتی حەزەکەوە لاڵی ئاکاکیان بۆیە تۆ لە هەرچی بەشە ژیانت پەکە کەوتگەن پەکە کەوتگەن یاران بزانن ئەوە ئێوەن نەمەسخەرە ئەکەن نە لەودەگی ئەکەن نە جۆکێژن ئێوەن کە ڕەوایەت ئێژن ئێژن ئەم سەرزەمینە بۆ وایە پێاتکەن ئەم مەردەمە بۆ وایە پێاتکەن وە چۆنی تر ئەکرێ زندگی بکرێت وە چۆنی تر زندگیە وە ژیانە گوێ مەدە ئاغەگیان تۆ چارە درزە مەم کە سایە کەریم ناکەی
تو چارە پۆپولیزم و سەلام عەلەیکم جەماعەتە سلێبریتیە نایکە کاکەگیان تۆشی لە خۆت سوالکەی جامعەی بۆ سلێبریتی گەرەکە تۆ لە هیچ دەورانێکە چارە قەرەچی و چاوش و ئەنتەر و خۆفرۆش و فاحشە ناکە وشتە ئەو هەسی تۆ نیسە من ملیاردم پێ بە ناتوانم بێژم سڵام عەلەیکم جەماعەت چۆنن جەماعەت ناتوانم کاکە نە ئەیزانم نە ئەتوانم نە جەزابیەتی هەست تو بێ قسەی خۆت بکە چیرۆکە خۆت بێژە ئەم مردمە وا لاڵ و گەفێرە چیرۆکت وەوێت کارت بە من نەوێت کە تۆ 1 ملیۆن لایک ناخۆی ئەوەی بە لایک هەڵەسێتەوە وەسە جەماعەت لە قوندی لە سەربەرزەوە وەسە مەزەقەی بەنزینخانە لە پڕێکا واتە 1000 لە پڕێکا سفراکاتەوە شەو 2000 دانە لایکە گری سوحا 2000 دانە تفەگری ئەمە حیچێکی تیان ئێمە شانوگەریە دەوڵەتە ئێرانی تەنیا ترسی لە ئێوەس حکوومەتە هەرێمە کوردستانیش ئێشت تەقدیرنامەیەکی بوو بەهەنێرن وا بقنە بۆ شەفەعالیەتە مەدەنی دەرخست دەریخستاقی ئەسڵەن ئێوە حەزەکەن لە بەیانی و هەرچی ڕۆژە بێنە خیاوانە سلێمانی من قەوتان پێدەم یەکێتی 50تان پێوە نادات و نایدات بێنەوە هەڵخەنە و گلەییکەن و بناشتکەن و تفی تێ بکەن وەمانە هیچ اتفاقی ناکەفێ لەذا ئەوەی کە ئێوە ئێشێ بیزانین ئەمەسە مردمانی وا سفرەکرێن و میراسیان نییە گوزەشتەیان نییە تاریخیان نییە لە بێتەجروبەگیە تکراریانەکەنەوە ئیسە تەجروبەی ئێوە بووگە بە کێ بووگە بە شتی شکست بووگە بە تەجروبەی ئێوە خوێڕێتی و بێبەرودوایی لە پشت نان خواردن بووگە سەر تەجروبەی ئێوە بۆ ڕێگەکەیان سەخت کردوتیان قارەمان وەسە عارفێکی برسیس پێون وا ئەداتە ئەم شاخە نەئاغیان بۆ نایانهێشت پیرەژن قارەمان وێ پیرەپیا قارەمان وێ لە مخالفەتکردنەتەکە موسساتە دەوڵەتە ئێرانی قەوانینی ڕەوایەتی هۆڤیەتی بۆ نایانهێشت وتیانەشێ بۆی بڕۆی لەم قندیلە و لەو قندیلە بمریت و بەفراو بوو تەزێنێت و دەربێتەن حاڵەتنی جوک بێژیت و لەوێ بمری کاکە مردمە ناڕاتە قندیل بمرێ بۆ بڕاتە قندیل لە سنە لە بەهاران ئەمری بۆ بڕوا لە قندیلا بمری دلیلەکەی ئەمەسە وەگەرنە جامعەیەک کە داستانی بوێت گەوا دەوەکو ئەمانە تیا هەڵ ناکەون و ئەمڕۆ بێژین قارەمانی سوحا بێژین بەخوا حیزین قارەمان و حیز گشتیان وەنە یەک وانە یەک سەمومەنا یەک کەفە خادم و خائن یەکێکە مردمە بێ میراسکریا واسە ئاغیان دەرنەتیجە ئەمە سەرەتایەک بوو لە کردنەوەی وەزعیەتی ئەمە شکستی خوارگە دڕی ئەم فەزا خەریکە سنتزە جەدید دروستەکە ببوونە ئێمە کاورا ئەزانێ ئەم سرودانە ئیرادی هەز ئەم پێشمەرگە ئیرادی هەز ئەم حیزب ئیرادی هەز وەلی چون تەجروبەی نییە ناتوانێ ڕەوایەتیکە تۆ قساکەی ئژی ئەک تازە ئیستەتێگەی ڕازەکەی بۆیە منم سرودە قەندیلە نەجەزاوێتی بووم نەمۆهیم بوو نەتەکان مێدە لە قەندیلی سەربەرزەوە وەڵامە بوو ئەهەنێرمەوە شەهید بوومان شانازیە هاوڕێ بۆمان مەکەن ڕوو دەی چۆن ئێمە هاوڕێن من وامە دوکانەکەمان لە مەریوانە ئەو لە قەندیلا خەریکە ئەمری هاوڕێی گوێین چۆن ڕێگەمان یەکێکە وەڵام من ناڕۆم لە قەندیلا بمرم بۆ خۆشیێت نەوگم مەریوان وەم خۆشیە ئەسم بۆ یشێ بمرم ئەمانەی کە دانریابن نەک لە نادانیەها ئەوەی ئەمەی دانیا بە فرێژی ڕووگە وەختی مردمی نابوو دەکەی وا نابوو دیەکەی ئەوەی ئەم کاراناکە ژیرەها بەرنامە ئەمەسەها ئەمە لەو پەڕی زەکاوەت و تێتە دەرها تۆ
تۆشی لە خۆت پرسی دەوڵەتی ئێرانی نازانێ ئەمانە چاوش و بێبەر و دوان گەرەکی چی سابتکە مەرغوبێت باوە حیزبەکان بێژە واو چ سەرکوبێک کا بزانە چییە کاوەمانە و واو و حیزبەکان مەوجودن و خەڵکی جامعە گشتی وا لە پشتەم حیزبانە لەبەر حاکمیت ذاتی نییە دەوڵەتی ئێرانی گەرێکی ئەو پەیامە بەهێنێنە دەوڵەتی ئێرانی خەریکە تۆ خۆت بۆ خۆت بێبەر و دواکە چیرۆکێکیش کە تعریف چیرۆک نییە تۆ چیرۆکە نییە تعریفیکەیتەوە سەخافەت در نتیجە لە تۆ هیچ ئەمەڵێ دروست ناوێت هیچ لایەوە خۆش